بێگومان ئەم ڕاستیانە پێویستە هەمیشە بڵێینەوە چونکە جیلێک پێیا بووە هاتۆتە سەر حازری ئاگای لە هیچ نییە پێی وایە هەروا بووە وڵاتەکە و هەر ئەو هاتووە چاکی بکات باشە سەرچاو با چاکی بکات بەڵام بە گەشەی پێ بداو لەسەری بڕوە ئەم ڕۆژانە لەبیر نەکەین چونکە ئەمڕۆ بەری ئەوان ڕۆژانە کە تێیدا گەلەکەمان بەو پەری قارەمانیەوە خۆی ڕاگرت لەژێر بۆمبا بارانی کیمیاوی و ئەنفال و ئەو ڕۆژانی کە خەڵک پێی وا بوو جاریشکە هەتایە کوردستان هەڵناسێتەوە من لە بیرمە سەرەتای دامەزراندنیەکی نیشتیمانی کوردستان زیارەتێکی دکتۆر جۆرج حەبەشم کرد پێی وا بوو کە هەوڵێک بدرێ لە بینی کورد و لە بینی حکوومەتی عێراق بۆ ئەوەی کە شتێک بەشت بکرێت بۆ کردوای ڕوخانی هەرسێنانی شۆڕش کە خەڵگوی زانی ئیتر هەتایە کوردایەتی مرد و خەبات تەواو بوو لەگەڵ حکوومەتی عێراق قسەی کرد بوو سەدام حوسێن پێی گوتبوو باسی ئەوەی بۆ کردبووکەوە یەکێتی دروست بۆتەوە من مامزارم دیوە و ئەوانی خەریکردنی ئەگەر ئێوە حەقیانە دەنێ جارێککە خەبات دەست پێ بکەنەوە پێی گوتبووی وەڵە تطلع نەخلە براسە ناتوانێت 6 کەس بنێرێ بۆ شاخ یعنی خورما لەسەری دەکرێت شین بێ بەڵام 6 کەسیان پێ ناچێتەوە شاخ خۆتان زان دوای سەدان شاخ و بەو ڕۆژەی گەیاند کە ئێستا دەبینین